تەماتەی پێنجێن حتا حەسکەی بەبەرەکەتە حتا حەسکەی زۆرە حتا حەسکەی برسەکی چاکە لە تەماتەتۆ لە کاڵەکتۆ لە شووتیتۆ لە هەموو وارشتەکانتۆ لە تپاتاتۆ هەمووی بەبەرەکەتە هەموو شتی چاکە. ڕزقی پێنجوێن ڕستێکە مەگەر ئەو خی تەبارەت عالا لەگەڵ هەواکەیە کە یاوێتی بەم شوێن و بە منتیقا گونجان بێتی ڕستێکی جوان ڕستێکی شیرین ڕستێکی نایەب ڕستێکی بێ دەرمان ڕستێکی بێغەش ڕستێکی جوان حتا حەسکەی ڕستمان بخوات. والله من کەفیلم ئالێر ئەڵم 100% تەماتۆ ڕسقی پێنجوێن هەتاوەکوێ مانگی یانزە تا مانگی یانزە و نیویش والله ڕسقی تەواوی عێراقا نەکوردستان. ئەمڕۆ فەلاع بە کڕیار و بە فەلاع و هەردووکیان زەرەومەندن لەبەر چی لەبەر ئەوەیش تەماتەیە کە تەماتەیشات تەماتی تۆی پارە ناکات تەماتی تۆ ئەگەر لە 500 بۆ 600 دینار کەمترکە هەمووی زەرەرۆمەندە بە کڕیاریش و بە فەلاعیش و لەبەر ئەوەیە ئەگەر ئەو تەماتە نێت تەماتەیمە بە پارەی خۆیەگا و پارەی خۆیەکات و خەڵکی زەرەومەند نابێت. ئێستا مەسەر زۆر گرانە ئەگەر تۆ حسابیکەی فەردەیەکی 20 بای سەوە دینارە ماقولە کیلۆی تەماتە بە 250 دینارەوە دەریبێنێت و ئیسە تەماتی بە بۆنی ئێران وەکو بازاری دۆلارەکەی دێت هەر ڕێک ئەڵێ بازاری دۆلارەکەیە ئێران هات تەماتەکە نزمەبێتەوە بۆ سەر 150 لەم تەبع ئەگەر بڵین بە معدەلی بڕوە کیلۆی 700 600 800 700 600 500 ئاوە ئێستا ئێمە شکرین بە سێسەکەیش بەس بڕوا لە کۆمەندە والله خەسی وشکە شاڵین ئەم ساڵ ماشەڵا بەڵێ وشکە ساڵەکە مەسرەفی هەیە وەتانە من حەفارە مێناوەتە بیرم مێنەوە بیری ئەم خەڵک بیریا لەسەر حسابی خۆی بەلانی کەمەوە 30 میلیۆن 40 میلیۆن سەر بەکا لە مۆریدە و لە بیرە ئەو ئاوەکانمە بەدی هێناوە بەبی ئەوەی کەسێک یارمەتیمان بەبی ئەوەی کەسێک بێ بڵێ کاکەەوە فەردەیەک و دەوە کیسەیە دەرمان ئەوە هیچ شتێک بە هیچ شێوەیەک یا ئەوە کورە ئاوشت بە هەر بێسێ ڕستەکانمان جوانە ڕستەکانمان مشکیلەوەی پارە ناکات ڕستەکانە پارە ناکات. کارەم ساعسیێنی هەڵەسی نەخۆیین بۆ پێنجێن شتەکن کرێکارمان لەگەڵاکرێکارێن بۆێرە بۆ ساعت 5 و 6 یێنە سەر زەرعاتەکەەوە دەسێن بەڕین هەر نەخۆشنی دەسێن بە تەماتەڕنین بۆ ساعت 9 ئەوە تەواو بێ بێنم ئەلوانەی سەرجادەوە پێنجێن لە مانگی هەشت تا مانگی دە خەریکی برین فەرادین بەرەبوونیم تەماتە و کولەکە و کاڵەک و خەیار ئەم شتانێن بەس زیاتر کاڵەکە زیاتر زووتر پێگالەیە شووتیە خەریکی ئەمانێن دوارێت تەماتە دوارە تەماتر بەرەو هەڵەبزە بۆ هەنا
ئەم ساڵ زۆر خراپتر بۆ لە هەموو ساڵ زۆر خراپتر بۆ لە هەموو ساڵ یەکەمین بەبوونەی وشکە ساڵیەوە دووهەمینیش بەبوونەوە کە تەماتەیەت و تەماتەکەی پێنجوین زۆرە لێرا ساغ نابێتەوە ئەگەر عەرەب نەبێت تەماتەی من کوردستان دەرەخەتی نایە تەماتەکە زۆرە تەماتەکەەوە نیە پەڵەیەکە دوو پەڵەیە سێ پەڵەیە وەڵای ئێمە بە پەڵەی کردین بە قوربان ئەیکردین بە پەڵەی بۆ منێ لەم پیاوە لە کاک حاجیەکردین لە چەند پیاوی ترێکردن لە هەموو ساڵێن بۆ لایەن تریانەکردن بە پارەی حازر ئەیکردین کردووە خێرەکە و کردووە زەرەریژەکە بەڵای بین ئەم ئەلۆی جوتیاران ئەم ئەلوانە لێرا ئەلۆی پێنجوێنە سە بۆ من ئەم تەماتە لە کاک حاجیم کردیوە سوور ئەزانم زەرەریژەکە ئەم ساڵ ئایسێ 250 تا 150 هەتا ئەگاتە 500 زیاتر ناکە لا سەرەکەی 500 ئەویش دەرەجەیەکەکەی ئیشی ئێمە ئەم فەلایی مەسرفێکی زۆر هەتا حەزکەی مەسرفێکی زۆری چوەتە سەر ئێستا هەموو فەلایە بچوە بیدوێنار بەزەڵە قەرزەکەی بازارم بۆ بگرێتەوە هیچم ناوێت سا منێکی چیان خۆمەوە تەماتەیە بینی بەروبوون ئەو تەماتە لەوانەیە بڵم پارەی شەپڵەکەی دەست نەکەوت هەتا شتنێ لە ئێرانویان لە شوێنێک و شتنێت ڕزقی ئێمە پارەیەکە بەس کە شت هات ئێمە ڕزقەکەمان پارە نات زەربەی ئێمە کە لێمانە تەماتە ئێرانیێمانە سە بۆ نمونە حکومەت دەگەرەوەنە بەڕەحم بواە ئێمە مەجبورە ئێمەش ئەولای حکومەتین کرەکاری ماڵ و منداڵی خۆمانین فەرقی نیە کرەکاری حکومەتین لا ئەقل با تاوکونێ 20 تاوکونێ 15 تا ئەو مەرزەی داخستایە تا یەک مانگڕیان کردێتەوە یەک مانگڕی تەماتە گیرە لە ئێران نەهاتە لە هیچ مەرزێکەوە مەرزانەی لای بەخاو کوێ نەهاتە یەک مانگڕێک تەماتەی پێنجێنرا تۆزێک کزە بوو کۆتاییەوە کۆتایی ناوەرە کزە بووە چونکەنە زۆرە تەماتەکەی پێنجێن ماشەڵڵا تەماتەی زۆر پەتاتە تەماتە